خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی گفتوگۆ بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر حەقیقەتی مرۆڤ بکەین دەپرسین ئایا حەقیقەتی مرۆڤ بۆ خۆی چییە؟ ئایا ناونیشان و تایتڵ و دەستکەوتەکانی ژیان پلە و پۆست و ناودەرکردن بۆ خۆی ئەمانە ماهیەت بە ئینسان ئەبەخشن یاخود ئەوەی لە ئینسانە هەیە بۆ خۆی ئیرادەیەکی ناوەکیە و هێزێکی معنەوی نادیارە مرۆڤ ئەتوانێت لەو هێزەوە ئیلهام وەرگرێ و حەقیقەتی مرۆڤ تعریف بکات. ئایا بۆ خۆی بڕوانامەکان چی بە ئینسانە بەخشن؟ ئایا بڕوانامە زانستیەکان پڕن لە بڕوا؟ ئایا ئەو بڕوانامانەی کە هەیە لەگەڵ ئاستە زانستیەکانە بۆ خۆیان یەکەگرنەوە؟ گۆڕانکاریەکانی جیهان لە ڕێی بڕوانامە و پلە و پۆست و دەستکەوت و گەیشتن بە کورسیەوە دروست بوو یاخودەوە ئیرادەی ئینسانەکان بوو بۆ خۆیان هەوڵیان بۆدا. پێویستە لەم نێوەندەدا مرۆڤ چۆن خاکیبوونی خۆی بسەلمێنێ؟ ئایا لە ڕووی ئاینیەوە چۆن تەوفیق ئەکرێ لە نێوان ئاست و توانای زانستی لەگەڵ لایەنی تەواضع و خاکیبوون و خۆ بەکەم زانین؟ هەوڵ دەدەین ئێمە لەم بەرنمەیەدا بە شێوەیەکی حەکیمانە یا بەدانایی قسە لەسەر ئەم باس و بابەتانە بکەین بە میوانداری بەڕێز کاک یاسین حەسەن توێژەر لە فقی سیاسی ئیسلامی. کاک یاسین خۆشحاڵ بووین ئامادە بووین لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆماندا. پێم خۆشە دەواازەی بەرنامەکەمان هەر بەوە دەست پێ بکەیت بۆ خۆی قسە لەسەر حەقیقەتی ئینسان بکەین بزانین ئینسان چییە بۆ خۆی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەکەتان بۆ ستافی کەناڵی ئاسمانی پەیام ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست و ڕێزدار. بێگومان ئەم چەمکێکی گرنگە پێویستە هەمووان قۆڵ ببنەوە لەم چەمک و لەم مەفهومەیە حەقیقەتی ئینسان و ماهیەتی مرۆڤ چییە و لە چیەوە سەرچاوی گرتووە لە کێو کۆتایی پێدێ. ئەگەر ئێمە بە ڕەهەندە دینیەکە بۆی بڕوانین لە ئیسلامە شتێک هەیە کە زۆر بە ئاخی پێدراوە. پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم باسی یادی خۆی پەروەردگار دەکات. نمونەی ئەو ئینسانی کەوا یادی خواکە وەک نمونەی ئینسانێکی زیندووایە پێچەوانەکەیشی وەکو مردووایە. بۆیە خوای گەورە لە دەیان ئاەتی قورئانە مرۆڤ ڕائەهێنێ بەرمەجەیەکە لەسەر یادکردنی خوای پەروەردگار. یادی خوا بریتی نییە لە تەنها زمان جوڵاندن بەڵکو یادی خوا بریتە لەوەی دڵ غافڵ نەبێ بێ ئاگا نەبێ لە خوای پەروەردگار. دڵغافڵ نەبوونش ئەوە نییە تۆ لە دڵیشتا هەر بڵێی خوا هەر ناوی خوا بێن یادی خوا بکەی بەڵکو دڵغافڵ نەبوون بریتە لەوەی کە مرۆڤ بێ ئاگا نەبێت لە چاودێری و مڕاقەبەی خوای پەروەردگار لە کاریە لە کردەوەیە لە گفتاریە لە هەڵسوکەوت و هەموو بوارەکانی ژیانە. نووسەرێکی ڕووسی کە فەیلسوفێکە بە ناوی ئەندرێڤ قسەیەکی هەیە ئەڵێ گەورەترین کێشەی مرۆڤ لەم سەردەمەیە بریتە لەوەی کە ئینکاری بکات ئینکاری ئەبەدیەت و خالیدیەت بکە. ئەبەدیەت یعنی هەمیشەیی یعنی نەبراوەیی. گەورەترین کارەساتش ئەوەیە مرۆڤ وا گومان بەرێ کە نزیک بۆتەوە لەوەی تەحقیقی ذاتی خۆی بکە نزیک بۆتەوە لەوەی کە خۆی بناسێ وا بزانێ گەشتۆتە لوتکە لە خۆت ناسیە. ئەمە خۆی بۆ خۆی کارەساتێکی زۆر گەورەیە. ئەگەر ئێمە دیقەت بین ئەم قسەی ئەندرێڤ بێگومان زۆر ڕاستە ئەگەر بە مەفهومە دینیەکەش لێکدانەوەی بۆ بکەین لێکدانەوە بکەین بزانین ئایا ئینسان کۆمەڵی ئامانجی هەیە لە ژیانە بوو کە ئامانجەکەی ئەپێکێ هەست بە کە ئابە و خەم و خەمۆکی و ناڕەحەتیەکە بۆ دڵخۆش نابێ. ئامانجێکە هەیە مای دڵخۆشبوونە پێی بگەین لەگەڵ ماڵ و خێزانی خۆتا ئەڕووی بۆ گەشتێک ڕۆژێک دوان سیان ئەڕووی مەخلوقاتی خۆ هەر هەموو بینی لە گەشتێکی زۆ خۆشای ئەو شەوەی کە ئەگەڕێی تۆ ماڵ و هەست بە کە ئابە و خەمۆکیەکەیت وەکەوەی هیچە نەکرد بێ. کەسێک ئێوێ شەهادە بێنێ 15 ساڵ خەریکە بێ بەحسەکە لێ کوڕینەوەکە بە دوواداچوونەکە تەرجەماکە یێ ئەڕوا لە دوایە ئاهەنگێکش سازەکە بۆ گرتنی شەهادەی دکتۆراکەی بۆ نمونە
بەس هەرەوەندە شەهادەکەی وەرگرت خەڵک دێ باوەشی پیاکە ئەم لە لای ماچەکەن و پیرۆزبایی دەکەن کە وەریگرت هەز بە خۆشی و فەرەحێکی زۆر ناکات یخۆ بۆ ئەوەش کە کردوێتی کە ئاسوودە بێت بۆ هەز ناکە خەڵکانێکەن دڵیان بە ئافرەتێکەوەیە شازادەی خەونی خۆی بەدی دێنێ و تەحقیقەکە و پێگا هەر ئەو شەوەی کە پێگەکەن بۆ دواتر ڕاستە و خۆ خەم و خەمۆکی یەخەی بەرنادا وەکو ئەوی هیچی نەکردبێ ئەمە چ لێکدانەوەیەکی هەیە باش بە پێچوانەوە ئەی ئینسان کاتێکە دێ بۆ خوا ئیشەکە کاتێکە شەوێک هەڵەسی چەند سەعاتێ یا نیم سەعات یاخو سەعاتێک دەسەکەی بە کڕنۆژبردن بۆ خوای پەروەردگار لەو ساتە وەختەیە خواخواتە خێزانەکەشی پێ نەزانێ منداڵەکانیشی پێ نەزانێ هیچ کەسێک پێ نەزانێ ئایا هەمان هەستە هەیە زۆر بە پێچوانەوەیە لە چرکە ساتی توانەوەتە لە خۆشی و شادبوونە و بەختەوەریە کە ئاشنای بەخوای پەروەردگار بەشی یەکەم کۆمەڵێک پەیامە لە قەدەرەوە لە خوای پەروەردگارەوە بۆ ئێمە دێت ئەوەی کە تۆ پێوە مەشغوڵی کە تۆ پێوە سەرقاڵی حەقیقەت نییە بەڵکو وەهمە بەڵکو خەیاڵە لەوەی دووەمیشیانە حەقیقەتە کە شەو نوێژەکەیە کە لێبڕانە بۆ خوای پەروەردگار ئەم شەو نوێژە کە ئینسانێکە بۆ خوایەکە بەڵام مەردوودەکەی گەڕێتەوە بۆ خۆی قازانجەکەی گەڕێتەوە بۆ خۆی ومن الليل فتهجد به نافلة لك بۆ خۆتە بەڵام لە پێناوێکی ئایکەی خوای پەروەردگار لە ئەستا بۆ خوای و مەردوودەکەی بۆ کێ گەڕێتەوە بۆ ئینسانە گەڕێتەوە ئەمە تێمانەگەیەنێ کە ئێمە پێویستە لەگەڵ هێزێکی پەنهانی بێسنوورە مامەڵە بکەین کە ئەوش لایەنی ڕۆحە باش بەڵام لەگەڵ مادەیە کە مامەڵەمان کرد سنووردارە ناکرێ ئەفومکە ناکرێ سنووردار ناکرێ بێسنوور بکەین بە قوربانی بۆ سنووردار تووشی ئەو کابوو خەموو خەفەتەمانە باش بەپی ئەم تێگەشتنەی تۆ بێ ئەی ئەکرێ یعنی ئینسان دەستبەرداری ئەوانە بێ کە زیاتر لایەنی مادی گەرایی و یعنی شتێکن چێژێکی ڕۆحی بە ئینسان نابەخشی وەکو و بڕوانامەی باست کرد وەکو مەسەلەی ئەوەی کە ئینسان هەوڵی بۆ ئەدا لە دنیا حەزێکی هەیە و خولایەکی پێی بگە و ئاسوودەیە بەڵام هیچ پێی ناگا یعنی ئێمە ئەکرێ دەستبەرداری ئەمە بێ ئینسانیا ئەمە چۆن ڕێک ئەخرێ کە ئینسان هەوڵ بە ئەوەش لە پێناوێکی دیکاوە ئامانجێکا بکا کە لایەنی ڕۆحی ئاسوودە بکە ئەبێ بیکاتە ئامێرێ بۆ خزمەتکردن بەلایەنی ڕۆحی و ئاسوودەبوونی ڕۆحی لێرەوە ئێمە ئەتوانین بگەینە قۆناغێک باسی ئەوە بکەین کە دوو جۆر کەسایەتی هەیە کەسایەتیەکمان هەیە حەقیقیە کەسایەتیەکمان هەیە خەیاڵیە کەسایەتی حەقیقی ئەوەیە کە شەو نوێژەکەی کە باسم کرد مامەڵەکردنە لەگەڵ خوای پەروەردگار یاعتیمادکردنە لەسەر خودی خۆت ئەو پەیوەندیە کە هەیە لەگەڵ غەیبا کە خوای پەروەردگار و هێزێکی بێسنوورە هەر کاتێ ئینسان شانی دادا لەسەر غەیری خوای پەروەردگار ممکنە ئینهیار بکە لەژێر شانە دەرچوو ئینهیار بکە پارەیە ماڵە سەروەتە سامانە ئافرەتە شەهادەیە پێگەی کۆمەڵایەتیە ئەشرەتە هەر شتێکە ممکنەکەوە ئینهیار بکە ذاتی حەقیقی یاخود کەسایەتی حەقیقی مامەڵەکردنە لەگەڵ خوای پەروەردگارە لە ئەسڵا ئەوە کەیتریان مامەڵەکردنە لەگەڵ شتگەلێکە کە ئینسان زۆر متشعیبەکە ئینسان زۆر پەرتەوازاکە ئینسان زۆر ئالۆزەکە بە هەموو لایەکیا بە دیقەت بین ئێمە مناڵەکانمان کاتێکە پەروەرداکەین لە سەرەتای گەشە پێکردنیانەوە فێریانەکەین کە کەسایەتیەکی وەهمی خەیاڵیان بۆ دروست بێ یەین پەروەردیانەکەین لەسەر ئەساسێکی بەراوردکاری شکست خواردووی فاشل پێیان ئەڵێن ئەها فلانە کەس بووە بە دکتۆر ئەبیوەکو ئەو وابی پیان ئەڵێن ئەها فلانە کەس چ جومناسیکێکی بەهێزە چ وەرزشکارێکە خەڵکانی ئەکەین بە قودوەیان کە هەل لە سەرەتاوە کەسایەتێکی خەیاڵیان بۆ دروستەکەین کەسایەتی خەیاڵیش تەنها بینایکی کۆشتی کەسایەتی خەیاڵی بە تەنها بەیەک خشت دروست نابێ کۆمەڵە خشتێکە لە یەک کاتا دروست نابێ خشتی بۆ نمونە خشتێکی دنیاویستیە خشتێکی مەنسەبویستیە خشتێکی شەهادەویستیە خشتێکی ئافرەتویستیە خشتێکی ئەوەیە لە کۆتاییە ئینهیارەکە دیقەت بین بۆ ئەو کەسانی کە گەشتون بە ئامانجەکانی خۆیان لە کۆتایی تەمەنیانە لیان بپرسە بڵێ ئایا بەختەوەری ئەڵێنە بۆ وا پێچی ئەمە ئەو ئامانجە نەبێ کە من هەوڵم بۆ دابێ کێ ئێستا ماڵی کەمە تووشی زیان بووە طبعاً خەفەتی هەیە ئەوەی کە 200 دەفتەر دۆلاری خەسارە کردووە یا بڕێکی کەمتر یا زیاتری خەسارە کردووە وا هەستەکە ئەگەر بێت و پارەکەی بۆ بگەڕێتەوە بەختەوەرە بێنە
بەختەوەر نابێت چکە مامەڵەکردە لەگەڵ شتێکا کە وەهمە کە حەقیقەتی ئینسانەکان باش کەواتە بە بورەکە یاسین عنی کەواتە ئەوەی کە توێڵی ئینسان ئەبێ ئەمەی کە تۆ ناود ناوە وەهم و ونبوونی حەقیقەتی ئینسان لە ناو شتێکی وەهمیە کەواتە پێویستە مرۆڤ ئەمە بکاتە ئامراست نەک ئامانج ئەمە جەوهەری تێگەشتن بێگومان ئینسان لانی مادی دنیایی بکاتە ئامراز بۆ ئەم شتە سنووردارە کاتە ئامێرێ بۆ گەشتن بە شتێکی بێسنوورکە خۆی پەروەردگار باش تۆ شتێکی گرنگت باس کرد ینی بۆن مەباسی بڕوانامەت کرد ینی ئێستا سەیرەکەین بەشێکی زۆری ئەو تایتڵ و ناونیشانانە ئەوەی چوزانم میمێک دالێک پێیەک بەیەک ئەلفێک چی لە پێشی ناوەکەی وەیەتی شانازیکردنێکی زۆر ئەمە بە ئینسان ئەبەخشێ بۆ خۆی ئەیبات بە بڕوای تۆ ئەمەش بۆ خۆی هەندیسانەوە ژیانە لەناو ئەو وەهمەی کە تۆ باسیەکەیت زانایە قسێکی جوانەکات زانایەکی هاوچرخ ئەوەی ئیسحاقی خوێنی ئەڵێ ئیخلع نایاشینەک ناونیشانەکانی لە خۆدارنە هەچی هەیە لە ناونیشان و جلوبەرگ و تاج و نەجمە و دال و میم و چی و پرۆ هەچی ئەلەمانە هەیە لە خۆتی دارنە چی مایە ئەو حەقیقەتی ئینسانەکانە کاتێک کە شەوە خەوی بە بیجامەیە کۆیە بە ڕۆبێکەوە جلوبەرگەکەی دەرەوە لە خۆ دەکەیتەوە چی مایەوە ئەوە حەقیقەتی ئینسانەکانە جارێک تەبعەن جەلالدین ڕۆمیێکێکە لە زانەکان کە کۆمەڵی قسەی جوانی هەیە ئەڵێ گوڵ لەسەر تاشەبەر ناڕوێ ببە بە خاک ئەبی بە گوڵستان ببە بە خاک ئەبی بە گوڵستان کتێبێک هەیە بە ناونیشانی جسد لا يشيخ وعقل يتخطى الزمن کتێبێکی زۆر نایابە خۆزگا ئەوەی کە توانای هەبوو بیخوێندایەتەوە دیباک شوبران و سوێتی نووسەرێکی گەورە دکتۆرێکی گەورەی ئەوروپیە و تەرجەمە کراوە تەرجەمەش کراوە بە زمانی عەرەبی کتێبەکەی لە 3 خاڵە کۆکاتەوە 3 خاڵەکە بۆی ئینسان جەستەیەکی هەبێ پیر نەبێ عەقڵێکی هەبێ هێندە بەهێز بێ سنووری زەمەنی بەزاند بێ یعنی بیر لە تەمەن مەکەرەوە بەی جۆرە ئەگەیتە 80 ساڵ ئەگەیتە 90 ساڵ حتا ڕێی وایە لە دوای 50 ساڵ ڕەنگە تەمەنی حەقیقی ئینسانەکان دەست پێ بکە قسەیەکی زۆر جوانەکە کورتێک کاتەوە کتێبەکەی لە 3 خاڵەکە 600 لاپەڕەیە ئەڵێ 3 شت هەیە بیکە یەکەم خاکی بە ئەوەندەی کە ئەتوانی خاکی بە دووهەم زەربێ بێنە بەسەر ناوی خۆتە بەسەر خۆتا خۆت زەربێ بێنە بەسەر وەکو ئیبراهیم عەلەیهی سەلام کە موحیدی حەقیقی ئیبراهیم بووە پێغەمبەری تەوحید ئەوەی کە بە شێوەیەکی کردەیی ئێمە پند و ئامۆژگاری لێوەرەگرین بریتی بۆ لەکێ لە ئیبراهیم قوربانیدا بە خۆشەویستترین شت لە ژیانی خۆیان جا ئینسان سروشتی وایە چی و خۆش بێ خوا لەوێ ئاتاقی دەکاتەوە قوربانی دابەوە بۆی فیدیەکی لە خۆی پەروەردگارەوە بۆ بێ وەفەدەیناه بذبح عەظیم ئەمە بریتە لە تەحقیقی تەوحیدی تەواوی کە ئیبراهیم پێغەمبەر عەلی نەبینا عەلەیهی سەڵات وسەلام زەربی هێنا بەسەر خودی خۆیان ڕاستەوە خۆ پێچەوانەی قوتابخانەی شەیتان کە ئەو خودی خۆی پەرست وتی ئەنە خەیڕ منه کەلیمەی ئەنای بەکارهێنا بەسم ئەنای بەکارهێنا ئەو تەسنیم بوونی بە خۆی پەروەردگار بەکارهێنا بۆیە خاڵی دووەم ئینسان زەربێ بێنێ بەسەر خۆیان خاڵی سێهەم ئەو مەسیحیە کابرات دیباک شوبراکە نووسێتیاڵێ پەیوەندی لەگەڵ لاهوتا بەهێزکە لێرەوە سەرێکێشێ بۆچی ئەگەرمانەیە جستەیەکی دروستمان هەبێ بیرکردنەوەیکی ئەرێنیمان هەبێ زۆر گرنگە ئینسان بیرکردنەوەی ئەرێنی بێ بیرکردنەوەی نەرێنی دەرەنجامی چییە دەرەنجامی یەکسان نەبوونی ناخەل لەگەڵ ڕووکەش و دەرەوەی ئینسان یەکسان نەبوونی ناخەل لەگەڵ لە نێوان ئیدعای ئینسان کە بەزارێکە لەگەڵ ئەوەی کە لە ناخی ئینسانەکانە هەیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و جەوهەریە کە ئینسان تەرکیز بکاتە سەری پێمان ئەڵێ جەستەی منداڵ لە 2 بۆ 3 تریلیۆن خانە پێکاتوە 2 بۆ 3 تریلیۆن خانە جەستەی ئێمەی گەورە ڕەنگە بچێ بۆ 10 تریلیۆن خانە هەر خانەیەک لە حاڵەتی تەنەسوت و چاودێریایە لە مێشک و بیرکردنەوەی تۆ چۆن بیرەکەیتەوە بۆی ئەو ژوا بیرکاتەوە ئەڵێ ئەگەرەتەیە جەستەیەکی تەندروستی هەبێ بە شێوەیەکی ئیجابی بیرکەرەوە بۆ ئەوەی بیرکردنەوەت ئیجابی بێ ئەرێنی بێ پەیوەندی لەگەڵ لاهور لەگەڵ خۆی پەروەردگارە ئەو بە مستەڵەحی مەسیحی خۆیڵە پەیوەندی لەگەڵ خۆی خۆتا چی لێ بکە چاکە دەرونی ئینسان بێگومان و ئینسان لە کۆمەڵێک نەفس پێکاتووە کۆمەڵێک نفسێک دنیابیستە نفسێک ئارەز وەکو پەڕەی کتێب بەبێ هەڵێتەوە بەناو قوڕی جەستە تا بێ بڕۆیتە خوارەوە هەتا ئەگەیتە جەوهەرێک کە حەقیقەتی خۆتە ئەم حەقەتە دەربێنی مامەڵە لەگەڵ ئەم حەقەتاکەی بۆیە ئینسان ئەبێ بگەڕێ بە دوای خۆی بدۆزێتەوە خۆی لە ئەسڵا دۆزینەوەی خۆی پەروەردگار دۆزینەوەی خودی ئینسانە بۆ چونکە خۆی پەروەردگار ئینسانەکە خۆتە ناسی خۆی پەروەردگار ئەناسی
هەیە ئەڵێ من ئەگەڕێم بە دوای خوایە دوو جۆر فەلسەفە و بیرکردنەوە هەیە ئایا خواونە دوورە تۆ بڕێ ڕێگەی بۆ بڕی بە دوای بگەڕێتەوە لە کاتێکا کە ئەڵێ خوای پەروەردگار وأنا أقرب إليه من حبل الوريد لە حەبلی وەرید لە ئینسانەکان نزیکترە بۆیە ئێمە لێ ڕاگەینە حەقیقەتێک کە ئێمە پێویستیمان بە چییە بەکارهێنانی ئاوێنەیەکەیە ئەم ئاوێنەیە دوو مەرجی هەیە یەکەم ئەبێ پاک بێ دووەمە بێ ئاراستەکەی دروست بێ خەڵکمان هەیە ئاوێنەیەکی بەهێزی هەیە ئەقلێکی بەهێزی هەیە وتارەیە خۆتبایە کۆشش ئەکا ڕەنجەیە داواکە داهێنانەکە ئەماکە ئەواکە بە زۆر بەداخەوە ئاراستەی ئاوێنەکەی پێچەوانەیە بۆ بە ئاراستەی خۆی پەروەردگار ویستم ئەو پرسیارە بکەم ویستم ئەو پرسیارە بکەم یعنی با ئێمە ێستا بینە سەر ئینسانی بڕوادار یعنی زۆر جار کەسی بڕوادار یا یعنی کۆمەڵێ نموزەجی ناو تاریخی ئیسلامی نمونەی ژیانی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم خولەفای ڕاشیدون یعنی کەسە دیارەکان و باریزەکان زاهید و واریعەکان ئەوانە ئەهێنێتەوە ئیکات ئەڵێکە ئەوان وا بوون پێویستە ئێمە ژوابین بەڵام ئالەم نێوانە کە سەیری ڕەفتاری خۆی ئەەکەی ئەو کەسە توانە و دەرەتانی ئەوەی نییە ئەو تەواضعی ئیمامی ئەبوو بەکر هەیبووە ئەو هەیبێ ئەوەی شەرمەی ئیمامی عوسمان هەیبووە ئەوەی ئیمامی عومەر هەیبووە یعنی ئەمەی پێ ناکرێت ئەمە خەلەلەکە لەکوێ دروست بووە ئێمە پێویستمان بە لەحەزەی خواناسین هەیە وەکو ئیمامی عومەر خۆ خەڵکەیە هەفتا ساڵە خەریکی داوە بانگەواز و عیلم و ئەم جۆرە شتانەیە بەس کاتێکە سێرەکی کە داوەتێکەکەی بۆ وتارێ بۆ شتێک باسی کەسێکەکەن ناسراوە زۆر بانکراوە بۆ ئەوروپا و جەتی مەرجەکەم ئەوەیە ئەستێرێکی هینێکی پێنج ئەستێرم بۆ بگرن سیارەکە ئەوە بێکەیە بە شوێنما بۆ مەتار مەسەرەن بیزنس کلاس بێ لە ڕینا ئەجا بۆ هەر محازەرەیە چەند مەدەنێ ئەمە خۆی ون کردووە ئەمە خۆی لەدەست داوە ئەمە یەکێکە لەوانەی کە پێوتێ فی خسرانی مۆبین ئەوانەی وەچی مێژویان گۆڕیوە ئەوانن کە شەهادەیان نەبووە ئێستش ئەوانەی کە ئبداعەکەن ئەوانە نین کە بە دوای شەهادە و وێڵی شادن پێویستیمان بە چرکەیەک و لەحەزەیەک هەیە لەحەزەیەکی حەقیقی تەجەلی پەیوەندی بەستن لەگەڵ خوای پەروەردگارە ئەوەی کە باسم کرد کە ئینسان هەڵەسێت تەنها بۆ خوا واش دە هەموو خەڵکی ئەهێنێت تەنها بۆ خوا نوێژەکەیەکە تەنها بۆ خوا کارەکەیەکە ئەگاتە چرکە ساتی خۆشی ئاشنابوون بە خوای پەروەردگار ئاگای لە هیچ شتێک نامێنێ لە مێژووی ئیسلامیە خەڵک هەیە 4 بۆ 5 سعات لە کوڕنووشا ماوەتەوە بپرسە لە دکتۆر ئەمەی بەلاوە قوبوڵ نییە بەس خۆی لە یادەکە ئەو کاتە شتێک هەیە پێوتێ حاڵەتی تەناقوس کۆکردنەوەی دووشت دژبەیەک لە ناخی ئینسانە کەسە گەورەکان ئەوانن کە ئەو تەناقوزە کۆکەنەوە لەگەڵ خۆیانە سەیریکە ئەو کاتێک کە تۆ بە ڕۆژیت هەست بە خۆشیەکەی وانە یخۆ زۆر تینوتە ئازاری تینەتیت هەیە بەس خۆشی ڕۆژوەکەوتە لێبڕانێ بۆ لەبەرخوای پەروەردگار ئازاری تینەتەکەی نەهێشتووە کاتێک کە برسیتە کاتێک کە شەوێک هەڵەسیت ئەم شەوە زۆر ساردە حەزێ بەخەوە نایتە دەرەوە بەس دەستنوێژەکە دەگری بۆ ئاوە ساردە ئەزانی هەست بە چ خۆشیەکەکەی بۆیە ئێمە پێویستیمان بە چرکە ساتێکەیە ناسینێکی حەقیقی بۆ خۆی پەروەردگار ئەتەوێ بڵێ ئەمانە کەرەستەی ئەوەن کە ئینسان بۆ خۆی دارنێ لەو ناونیشان و تایتڵ و عینوانە گەورانەی ئەوەی کە ئەو کورسی کە لە سەری دانیشت و خەڵکێک لە خواری ئەوەیە یعنی ئەمانە ئەبنە پاساوی ئەوەی بربەستەکانی بەردەمی ئەو یاشتە نەفسیەکانی تێک بشکێنن نابێتە بەربەست ئەتوانێت تێک بشکێنن کە خەلە لە بۆ ئیشەکەی ئەتوانێت بەکاری بێنێ بیکاتە نمونەی تەواضع وەکو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام جارێک ئیسا بەڕێگەیان ڕۆی وەکو ئەثەرە هاتووە عەلەیهی سەلام عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێگەیان ڕۆی کە بەڕێگەیان ڕۆی لەگەڵ هەندێک لە حەواریەکانیا بوو کابرایەکی تاوانبار گەنجێکی پیاوکوژ مجرم لەسەر گردێک خراپەکار بوو لەسەر گردێک وەستا بوو کە وەستا بوو ڕوانی بۆ ئیسا بوون پێغەمبەری خوایە و حەواریەکانی لەگەڵایە و کوتلێکن لە ڕۆح و خواپەرستی وتی بۆ نەڕم دەست خەمەنێ و دەستی بەیعەت بەم و تەوبەیە بکەم و بگەڕێمەوە مڕاجعەی خۆی کردەوە کابرا لەو کاتە لەحزەیەکە ئێوێ لەگەڵ خوا ئاشنابێت بەخوا ئاشنابێتەوە تەوبە بکات ئاشتەوایی ئەلانکە لەگەڵ خوای پەروەردگارە لەو کاتێ هاتە خوارە و ویستی بەڕێگەیە بڕوە بە شوێنیان ڕۆی یەکێ لە حەواریەکانەوە ئاوڕیایەوە بەلای گەنجە تاوانبارەکەیە بە چاوی نەقس و بێزەوە بۆی ڕوانی گەنجەکەش تەریق بۆ وتی تەوبە ناکەم گەڕایەوە نەچوو تەوبە بکە لەو کاتەیە خۆی پەروەردگار پەیامی نار بۆ عیسا ئەی عیسا
گەنجێک شوێنت کەوت بۆی تۆبە بکە بەڵام یەکێک لە هاوڵانی تۆ بە چاوی بێڕێزەوە بۆی ڕوانی ئەی ئیسا بەو گەنجە بڵێ لە هەموو گوناهەکانی خۆش بووم بە هاوڵەکەی خۆشی بڵێ هەچی کار و کردەوەیە کە کردوێتی هەر هەموویەکەم هەموویم کردە تۆزێکی بابردەڵە و بردم بە ئاسمانە ئەی ئیسا ڕوانیم بۆ ناو خەڵق ناو خەڵقی خۆمان تۆم هەڵبژارد بۆ چونکە تۆ کەسێکی خۆ بەکەم گر و خاکی بوویت خاکی بوون ئینسانەکان بەرز دەکاتەوە سەرۆکە مامۆستایە پرۆفیسۆرە دکتۆرە هەرچیەک هەیە خاکی بە سادە بە کاک یاسین یعنی ئێمە زۆر جار ئەمە ینی ئەم کێشەی کۆمەڵگاش بە شێوەیەکی گشتی ئەمە هەمووی داگیر کردووە ئەم کێشەیە هەموو کۆمەلگای گرتوێتەوە بۆ نمونە ئێمە قسە لەسەر کۆمەڵی شتی مادی دنیاکەین یا سیستەمی بەڕێوەبردن و حکومڕانی و دنیا گۆڕین و چاکسازی و ئەمانە زۆر ئەکرێ بەڵام بە بڕوای تۆ بۆ خۆی کێشەکان لە ناو ناخ و یا لە ناو دیوی ناوی ئینسانەکان نییە بۆ خۆی بۆ بە سەرچاوی سەرەکی ئەو کێشە گەورانی تری ژیان کە کۆمەلگا بەدەستیەوە ناڵێنێت بێگومان ئینسان خۆی سەرچاوی کێشەکانە قورئانش هەروامان بۆ بازەکە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس قورئانش هەروامان پێرن مامۆستا ئارام سەرچاوی کێشەکان لەوە ئاراستەی گرتووەکە ئێمە ڕۆحێکی لە ئەسڵا ڕۆح لە لای خۆی پەروەردگارەوە هاتووە ونفخت فيه من ڕۆحی ئەم ڕۆحەکە لای خۆی پەروەردگارەوە هاتووە ئەبێ مامەڵە لەگەڵ خۆی پەروەردگارا بکە ئینسانە خواناسەکان عاریفەکان ئەو ئینسانەی کە لێ بڕاون بۆ خۆی پەروەردگار ئاگایان نییە لە شەهادە و لە پلە و پایە و پۆست و مەنسەب و ئەو جۆرەشتانە بۆ لێ بڕاون لەبەر کەسە ڕاستەقینەکان هەڵبەت کەسە ڕاستەقینەکان گرفت لە کیوە دروستە بێ لە ئیسلامە زۆر باسی تەوحید دەکرێ و زۆر باسی شرکش ئەکرێ زۆر بەداخەوە مەفهومی تەوحید و شرکمان زۆر کورت کردوێتەوە ئێمە و ئەزانین شرک بریتە لێرەوە سەرچاوی کێشەکان لێرەوە دروستە بێ وازان شرک بریتە لەوەی کەوا بتێک بپەرستی یا کوڕنوشی وبەری بۆی بگەێنێتە خوا ئەبوو جەهل ئەوە بووە کێشەی ئەبوو جەهل چی بووە کێشەی ئەبوو جەهل ئەوە بووە کەوا بتێکی پەرستو و تێتی ئەم بتە ئەم گەیەنێ بەخوا مبتەغای نیهایی و کۆتایی ئەبوو جەهل چی بووە خوا بووە کە بگا بۆ مەقبولە ئەمە مەقبول نییە ئەی ئەگەر بێت و ئینسان نیەتەکەی غەیری خوا بێ یعنی یا خوا بکا بە وەسیلە بۆ غایەکی تر کێشەکە لێرەوە سەرچاوی گرتووە ئەم خەڵکە یاخود بەشێکی زۆرمان بەشێکی زۆری خەڵکرێ بەشێکی پەیامانەی بەڕێژت بۆ خەڵکی بڕوادار بێ ڕەنگە زۆربەی زیاتر کەوتونەتە ناو هەڵەکان ڕەنگە زۆربەی مەسەلەن ئینسان کە وتارێکەیە بۆ نمونە ئینسان کە وێنەیەک ئەگرێ بۆ نمونە ئینسان کە پەیامێک بەخشەکە بۆ نمونە ئینسان کە چالاکیەک ئەنوێنێ تا چه ئەندازەیەک نیەتی دەستخستنی ڕەزامەندی خۆی پەروەردگارە هیوا هەیە لەسەر وێنەیەکی تۆزێ بە ناشرینی بگیرێ کێشێکی زۆر گەورە دروستەکە خەڵکێک هەیە ئەمە چوار کەس گوێی بۆگرێ بڕاتە هەر مزگەوتێ حەزەکە ئەو وتار بە خەڵکێک هەیە تۆزێ دەنگی خۆش و چوار کەس حەزی بە دەنگێتی کەڕبەر بۆ مزگەوتێ حەزەکە ئەو پێشنێژەکە بکە و کە ئەگەڕێتەوە کۆمەڵێک گلەیەکە ئاڵێ وەڵام من نیان هێشت پێشنێژی بکەم حەزەکەم یاگە بکرێ ئاماژە بە کورسیەکەش بکە یا بۆ کورسی و پلە و پایە و پۆست و مەنسەب و ئەم جۆرەشتانە خەڵکێک هەیە هەموو غەمی ئەوەیە کە لە دنیاە بگاتە ئەو کورسیە لە دنیاە پلە و پای و خەڵکێک ناگەم ملی براکی خۆیشکێنێ ملی براکی خۆیشکێنێ بۆی بگاتە پۆستەکە حەقیقەتی ئینسان لە خواوە هاتووە لێبرانە بۆ خۆی پەروەردگار هەر کەسێک کە ئەیەوێت سەربەرز بێ سەرفراز بێ ئاسوودە بێ بەختەوەر بێ دوور بێ لە کەعابە دوور بێ لە خەمۆکی با ساغ بێ لەگەڵ خۆی پەروەردگارە وەکو ئیبراهیم چۆن دەرو ناخی یەکسان بوو سڕاعاتی داخلی کاتێک کە دەست پێکا زۆر کەسێ لەبەر خۆی و قساکە حقدی هەیە بغزی هەیە قینی هەیە ئینسان ئەگە سەرڕاز بێ لێ ببڕێ بۆ خۆی پەروەردگار ئەم حقد و بغزەی نامێنێ ئەم حاڵەتە لە تەناقوز و لە یەکجودایی نامێنێ ئەو حاڵەتە فیسامە شخصیی نامێنێ بەڵکو لێ بڕێ یەکلا بێتوانێ لە پێناوی خۆی پەروەردگارە هەڵ ئەسێ بۆ نوێژەکەی بەساغی موحیدێکی حەقیقیە بێ هەر کەسێک ئەو کارەی کە ئیکا مەبەستی پێ خزمەتکردن بە خۆی بێ
یەقین بێ ئەو تووشی جۆرێک لە جۆرەکانی شرک بووە. هەر کەسێ پلە و پایە و پۆستەکەی مەنسەبەکەی بەکاربێنێ بۆ دەستخستنی دنیا، بۆ دەستخستنی خەیسە خەڵکێکە یاڵی خزمەت بە خەڵک ناوبانک خەڵکێک یاڵی خزمەت بە خەڵکەکەم واشی دەرەبڕێ بە شتێکی جزئی ڕەنگە خەڵکێکشی فری و دابێ بەس لەولاوە هەر دەوڵەمە نەبێ، لەولاوە هەر کەڵەکەیەکە، لەولاوە هەرێ خاتە سەریەک. ێ باشە ئەم دووشتە بێگومان لە یەک جیاوازە. کابرایەکە بوو لە پاکستان، دوو هۆدەی هەبوو، هەتامە هەر لەو دوو هۆدەیە ژیە، خاوەنی گەورەترین پرۆژەی خێرخوازی بوو وەکو باسەکرێت لە هەموو جیهانی ئیسلامیشە. هەر لەو دوو هۆدەیە ژیە، زۆر بە سادەیی ژیە. سادەیی وا لە ئینسان ئەکا حقەتی ئینسان دەرەخا کە ئەم ئینسانە تێگەیشتووە کە ئەم دنیاە داری مەمەڕە باش نەک مەقەر تێپەڕێ و ئەگاتە خۆی پەروەردگار و سەفراسی لەو دوو. بەڵام کاک یاسین ئێمە باسی ناونیشانەکانەکەین، پلە و پۆست و مەنسەب و تایتڵی گەورە، ئەمانە بۆ خۆی ئەگەر بێت و لە خزمەتی ئینسانیەتا بێ یا لە خزمەتی زانستاوێ بۆ خۆی کاری خۆی بکات حاڵەتێکی ئاسایی نیە. حاڵەتێکی زۆر ئاسایەک و وەسیلەیە بەکاربێنرێ بەس بکرێتە غایە. ئەمە کێشەکەمان لێرەیە. یعنی کابرا محتەوە ئەوەی کە گرنگە ناخی ئینسانە، محتەوای ئینسانەکەیە، شەهادە گۆڕانکاری لە ئینسانەکانە ناکە، ڕەنگە تووشی کۆمەڵێک بەڵام موسیبەت و ئەو جۆرەشتانەی بکە. شەهادە بەدەست بێنێ بە حەقیقی بیخاتە خزمەتی ئامانجێکی پیرۆز و دیاریکراوە، کارێکی پیرۆزە، کارێکی مقدسە. بەس شەهادەکە بووێ بەغایە، بەڵام پێت وایە لەو پای و مەنسەبەکەی بێ بەغایە، شتەکانی تر بکا بە وەسیلە بۆی ئەمە کێشەکە. یاسین ئێستا لەوانەیە ئێمە لێرەوە قسەکەین بۆ بینەران کە باسە پرسێکەکەین یا مەسەلەیەکەکەین بەونە مەسلەی بڕوانامە و پلە و پۆست و ناونیشان. لەوانەیە لە ڕووی بڕوانامەوە ئەگەر ئێمە بیکەینە پێوەرکە جاری وایە لە ڕووی سایکۆلۆژیەوە قسەی لەسەر بکرێ، بڵێن خەڵکانی قسەی لەسەرەکەن کە خۆیان نیانە. بەڕێزت خاوەنی بڕوانامەی ئینشاڵا لە داهاتوشدا دکتۆراکەشت وەرەگریت بەم نزیکانە ئەندازەیەک ئێمەش وەکۆڵێ بڕوانامەی خۆمان بەدەستێناوە لەو مەجالا بکرێ ئەتوانین یعنی بچینە، بەڵام ئەمە خۆمان لێداڕنیوە. من پێم خۆشە ینی بۆ بینەرانیش ئەوە ڕوون بێ ئینسان خۆی لەوە دابڕنێکە خۆشی خاوەنی بڕوانامە بێ، وەزانست و عیلم بێ، ئەمە نەبێتە هۆکارێ بۆ ئەوەی کە لە خۆی بگۆڕێ. قسە لەسەر شتێکەکەین بۆ بە دیاردە لە ناو خەڵکە بە تایبەتی ئەهلی بڕوادار پێدوان نییە بە شێوەیە لە شێوەکان بە هەڵە تێگەشتنە لە مانای ناونیشان و پلە و پۆست و بڕوانامە و چوزانم ئەندامی پەرلەمانە، وەزیرە، بەڕێوەبەری گشتی، ئەندامی مەکتەبی سیاسیە، بەرپرسی نازانم لە قومەڵبەند و چیەکە. ئێمە خۆمان بۆ خۆمان هەموو هەڵە لەمانە نەگەشتوین دین، خۆمان مقدس کرد و ئەمانوێ لە خوارەوە خەڵکێک چاوەڕوانی ئەومانێت زیاتر تەقدیسمان کەن. هەموو ئەوانی کە باسە کرد پێوتێ مەسئول ینی بەرپرسیار، یعنی لێپرساو، یعنی لێپێچینەوەی لەگەڵاکرێ. لە قیامەتی شاخوای پەروەردگارە فەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون. بەهێزترین چەمک لە دینە کە دوای تەوحید بریتێ لە چەمکی دادگەری. ئەگەر دادگەر نەبن ئەوانە بێگومان کۆڵی خۆیان زۆر قورسەکەن. ئەو پلە و پایە و پۆست و مەنسەب و ئەم جۆرەشتانە شتێکی ڕووکەشیە، دیاردێکی دنیەویە، حاڵەتێکی ڕواڵەت بازیە. ئەگەر ئینسان نەتوانێت وەکو ئەوی کە پێویستە ئەبێتە بارێک کۆڵێکی قورس بەسەر ئینسانەکانەوە. زۆر قورسە ئینسان لەبەرەوەی پۆستێکی هەیە بەردەوام لە پێشەوە بێ، لە پێشەوە دابنیشێ، بەردەوام لە پێشی سیارە دابنیشێ، بەردەوام سیارەکەی ئەو لە سیارەی خەڵکی جوانتر بێ، بەردەوام قسەی ئەم ڕۆیشتوتر بێ، بەردەوام بەپێی پێگە و مەنسەبەکە لە کاتێکە ڕەنگە خەڵکانێک کە بێ ژیرمەندتر بێ، خۆشمەندتر بێ، یا بنەماڵە بەوەی بنەماڵەکە و پۆل و پلە و پایە و پۆست و ئەو جۆرەشتانە بەدەست بێنێ. ئەمە بەڕاستی دەردێکی زۆر کوشندەیە، ئەمە حاڵەتێکی زۆر نائاساییە. ئەمە ئەتوانین بڵین ئەچێتە جوغز و قاڵبی ئەو مەعنا شیرکەوە کە باسێکی نەک بە مەفهومە دینیە زۆر قورسەکەی ئەوەی کە ئینسان بخاتە جەهەنەمەوە. بەڵام ئەگەر ئینسان مراجعەی خۆی نەکا ئەوە ئاگاتە ئەو قۆناغی کە ئاگاتە خۆسرانێکی دەروونناسی هەر ئەوە ئەسەلمێنێک کاک یاسین عەیزانسی دەروونناسی باسەوە کاڵێ و کەسانەی کە زۆر دارای ئەوەن بەوە بگەن ئەوە لە ڕووی دەرونی و هەست بە یعنی حاڵەتێکی نەقسیان لە ناخی خۆیانە هەیە. ئەمە نەقسێکە ئێوێ بۆ پڕیکاتەوە. بێگومان حاڵەتی نەقسە شتێک هاتەوە یادم کابرایە چوو بۆ حەج 6 وەرەقەی خەرج کرده بوو کە گەڕابووە لە مزگەوتە بە کاک فڵان کەس باین کردووە کە کا فڵان کەس ئەم هەر جوابی نەیابووە. دوایی کاک فڵان کەس ئاوڕیا بم لاولای خۆیان بزانێن لەگەڵ کەسێکی تری نییە، وتی لەگەڵ من تەوتری بەڵێ لەگەڵتەوە. وتی 30 وەرەقەم خەرج کردو چوون بۆ حەج بۆی پێم بوتی حاجی تۆ پێم ناڵێ حاجی پێم بەڵێ کاک فڵانە کەس. جا ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. خۆشە ئینسان
بە ناوی ڕێز و ناوی خەڵکی بێنێ ئەو کەسی کە بانگەکە بەس لەو خۆشتر ئەوەی ئەو کەسی کە بانگەکرێ ئاگای لە ناونیشان و تایتڵ و چی ئەو جۆرەشتانە نەبێ مەبەست حقیقەتی ئینسان ناخی ئینسان جەوهەری ئینسان ئەو ڕۆحەیە کە مامەڵی پێکا لەگەڵ خۆی ژیان بەمە گۆڕێت بە ناونیشان بە قەبەی تایتڵ هیچ گۆڕانکارێکی بەسەرە نایە گۆڕان ناونیشان و تایتڵ و جۆرەشتانە گۆڕانکاری بەسەر ئەخلاقی ئینسانە نایە جا شتێک کە باسە کرد لەبەرەوەی کە ئێمە ئەگەر بە خۆشمان بڵین کۆلکە مەلا ئەگەر گلەی لە مەلاش بکەین ئاساییە باوکم مەلایە و باپیر و یا خۆم بە حکمەوەی بەم نزیکانە شادی دکتۆراکە وەرەگرم ئەگەر شادەمان هەیە ئەگەر باسی بکەن ڕەنگە گلەی و ئەو جۆرەشتانەمان زۆر نێتە سەر مەسئلەی ناونیشان و تایتڵ و ئەم جۆرەشتانە ئەبێ کارێ بکا کە ئینسان لە خۆی نەگۆڕێ ینی ئێمە لە ناو کۆمەڵگەیان و ئەزانین ئەوانی کە باسمان کرد کابرا منسەبێکی حیزبی بەرزی هەیە من بینیومە کە لە بە ئاوەکە خوا فڕیاوەتە دەرەوە جگەرەکە کێشێ فڕیاتە دەرەوە هەیە لە شەهادەی بەرزە شەهادەی بەرزە ئەو جۆرە تەسەڕوفات و ئەو جۆرەشتانی لێوەشێتەوە لە کاتێکە ئەمانە بێ نمونەیەکی جوان خودوەیەکی ڕێک و پێک خەڵک چاویان لێ بکە وەڵاهی مرۆڤبوون ئەوەیە کە ئینسان شتەکەی کە ئیفاقێنیاتە دەرەوە پێدوانی ڕاستە پێدوانی ئەمە بۆ خۆی لایەنێکی نێگەتیڤی تری هەیە یا لایەنێکی سلبی تریە کە بریتە لەوەی یعنی جیاوازی تەباقی دروستەکە لە نێوان خەڵکە خۆجیاکردنەوە لە خەڵک ماڵ شوێن سیارە چوزانم ناونیشان یعنی هەوڵدان بۆ ئەوەی کە مناسبەیە کە بێت تۆ بڕێ ئیلاوێ لە پێشەوە بیت و لەبەر زوومی کامێراکە بیت ئەمانە بۆ خۆی پێدوانیە بۆ خۆی جیاوازێکی تەباقیش دروستەکە زۆر جار بۆیە خەڵکیش بە تایبەتی ئێستا لە حیزبە سیاسیەکان وەکو جەنابەت باست کرد خۆت مەلازادەیت یعنی لە مامۆسایانی ئاینی زۆر جار وە لە ئەوانەی مامۆستای زانکۆن یعنی نیگەرانێکی بۆ دروستە بێ ئەمانە بۆ خۆیان بە شێوەیە لە شێوەکان لە ڕووی ژیانکردن و لە ڕووی تێکەڵبوون بە خەڵکی و لە ڕووی ناونیشانی گەڕک و ماڵ و ستیەکانەوە بۆ خۆی تایبەتمەندیەک بۆ خۆیان ڕەبژێرن یعنی پێدوان نییە بۆ خۆی ڕەشبینیەکەی خەڵکیش سەرچاوی بەشێک لە کێشەکان ئەم جیاوازیە تەباقیە دروستی کردووە با بێگومان خۆی ناونیشان ئەکرێ بکرێتە ئالیەتێک ئامێرێک بۆ خۆ بەکەمگرتن و وەکو هەوێنێک لە ناو کۆمەڵگەیە بۆی بڕوان لێ باس لە ئەحمەدی مفتی زاداکەن گەورە خواناسی کورد لە سنە هەمومان ئەزانین کە شەهید بوو بە ڕەحمەت بێ ئەخوا شەهید کرا ئەو ئەڵێن کە ئەچوو بۆ سەفەرێ لەگەڵ تەلەبەکانی خۆیان تەلەبەکانی خەوتن ئەم شەو زۆر کەمە خەوت جگە لە خواپەرستی کاتێک کە هەڵەسا سیرەکان کە هەڵەسان تەلەبەکانی بەیانی سیرەکەن پێڵاوەکانی بۆ بەیاخ کردوون بۆ تەلەبەکانی خۆی ئەم عنوانە گەورەی ئەو پیاوە گەورەیە بۆتە هێمای خۆ بەکەمگرتن و هێمای تەبایی لە نێو کۆمەڵگەیەوە لە مێژووە چەند گرنگە ئەوەی کە مامۆستایە کە دەرسەڵێتەوە بە تەلەبەکەی خۆی مامۆستایە کە پێگەیەکی هەیە تەلەبەکەی خۆی پێشخا بڵێ ئەمڕۆ تۆ پێشنێژی بکە ئەوە فڵانە گەشتمان کرد ئەمڕۆ فەرمووتۆ وتاری ئەو گەشتە بە یا وتاری جومعەکە بە لەوێ زۆر زۆر گرنگی ئینسان ئاوا مامەڵە بکە لەم ماوەیە برادێک دۆستێکی خۆمانە شتێکی نووسی بۆ شتێکی زۆر جوای نووسی و باسی دوو مامۆساکە ئەڵێ مامۆستا فڵانە کەس کە مامۆستای فڵانە کەسە لە مزگەوتەکەی خۆیان کە مزگەوتی خۆیتە بێ ئەو وتار بە وتاری نەیە بە تەلەبەکەی خۆی و چوە سەمین بەروتی ئەمڕۆ مامۆستا فڵان کەس دێت وتارەکەتان بۆیە ئەمە زۆر کەمە لە نێو ئەهلی تەلەب و مامۆستا لەم سەردەمایان لە کۆنا بووە زۆر کەمە مامۆستاکە لەوێ دانیشێ بێتە گوێگر تەلەبەکەی هەڵەسێ وتارەکایە تەلەبەکەش بە ناچاری هەستا چوە سەمیبەر وتی من ئەهلی ئێرە نیم بەس مامۆستاکەم ئەمری پێکردووم کە وتار بەم تەلەبەش ناتوانێت ئەمری مامۆستاکەی خۆی بشکێنێ چەند جوانە ئەم نمونەیە چەند جوانە دکتۆرێک چەند جوانە پرۆفیسۆرێک کەمی بنوێنێ کەم یعنی باڵی بەزەی و سۆس نەوی کا بۆ خەڵکە خۆی لێ نەگۆڕێ وا بزانێ ئیتر ئەم گەشتۆتە پێگە و مەودایە کە هیچ کەسێکی تر پێی ناگا و مەعاشێکی زۆری هەیە و سیارێکی جوانی پێیە و ئەو خەڵکی ئەکرێ بێتە هێمایەکی زۆر گەورە بۆ خواناسی بەوەی کە خۆی زۆر خاکی پیشان بە خزمەت بە خەڵکی بکە ئەمانە کۆمەڵە دەردی کۆمەڵایەتین بێگومان هەموو کۆمەڵگایە کۆمەڵێک دیاردەی تیالوانی ئەسام دەردەش لە کوردستانە هەیە بێگومان ئایا بە بڕوای تۆ ئەوەی کە لە کوردستانە هەیە یا ئەو بڕوانامە و ناونیشانە گەورانەی کە هەیە ئەوەی کە تاشراوەیە دانراوەیە
بە دوای کەسێکی دیاری کراوەیە ئەمانە ئەگەر ئابەم شێوەیە بێ ئەم دۆخی کوردستان یعنی هەر ئاوا ئەمێنێتەوە بەرەو دواتری نابات بە بڕواییتەوە ئەم جۆرە بیرکردنەوەیە. ئەتوانم بڵێم بەداخەوە پلە و پایە و پۆست و ئەو جۆرەشتانە بۆتە ئامانج کە ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە نێو خەڵکان ململانەیەکی مادی و پێشبڕکیەکی ناشەریفانەی لە نێو کۆمەڵگەیە دروست کردووە هەروەکو مناڵەکە سەرەتا ئەرزم کردی تەنشی ئەمان کردووە گەورەمان کردووە لەسەر ئەساسی بەراوردکاریەکی قێزەون کەسایەتیەکی خەیاڵی بۆ دروست ئەەکەین لەسەر خۆبەراوردن بە فلانە کەس منسەبێکی بەرزی هەیە ئەو دکتۆرای هەیە ئەو فلانە سیاری جوانی هەیە ئەو کۆشک و باخ و تەلار ئەو جۆرەشتانە هەیە ئەمە چینایەتی طبقی یاخود جاکاری چینایەتی و توێژ و طبقێتمان بۆ دروستەکە و کۆمەڵگە بەرە و هەڵدێر ئەبا بەشی هەرە زۆری کێش و گیر و گرفت و ململانیەکان ڕەنگە لەوە سەرچاوی گرت پێ من چاو لە تۆکەم تۆ چاو لەوەکەی مناڵەکەی من چاو لەوەکە مناڵێکە دانیشتووە کچۆڵەیەکە لە ماڵەوە پەروەردە کراوە لەسەر کیە کاتە قودوەی خۆی پێشەنگی خۆی پێشەوای خۆی ئافرەتێکە بە میکیاجەوە بە خۆڕوتکردنەوە و هەروەها لە کۆشکێکی زۆر زۆر گەورایە و شووەکای بات بۆ ئەیبەن بۆ پاریس و شووەکە لە کۆشکێکی باخێ و vێلایکی زۆر زۆر گەورەیە ئەمەش تموحی ئەوەی هەیە بۆیە ئامادەیە دەست لە هەموو قیەم و بەهایەک هەڵبگرێ بۆ یۆک و ئەوی لێبێ منداڵەکە بە هەمان شێوە لە کۆمەڵگەی خۆشمانە ئێستا ململانی هەیە ئێستا خۆ زۆر جاری وا هەیە شەهادە کابرا ڕەنگە محتەوایەکی وای نەبێ محتەوایکی ئەو تۆی نەبێ ڕەنگە کابرا گەشتێتە ئاستێکی زۆر بەرز بۆ شوێنێک بەداخەوە کە خوێنەواری و خوێندن و خوێنەواری لەم سەردەمای ئاوای لێ هاتووە لە کۆنا بێگومان وان نەبووە شەهادە هۆکار نەبووە بۆ داهێنان بەس لە دواییە شەهادە بۆتە هۆکارێ بۆ ئەوی کە پلە و پایە و پۆست و منسەب و دنیا و سیارە وها ئەم جۆرەشتانی پێ دەست بخرێ محتەوای خۆی لە دەستداوە علم و زانشتەکەش محتەوای خۆی لە دەستەدا لە نێو شەهادەدارەکانە بێگومان خەڵکێکی زۆری تایە خاوەن پێگەن خاوەن کەسایەتین شکۆمەندن علم و زانست و زانیارێکی باشیان هەیە بەڵام بێگومان لەگەڵ ئەمەشا وەکووتە اختەلەت الحابل و بالنابل خەڵکێکی تری تێکەڵ بووە بەداخەوە بۆتە هۆکار بۆ شکاندنی شەهادە و هەروەها ناونیشان و ڕاستە بەڵام بە بڕوای تۆ خۆدابەزان بۆ ئاستە گشتیە کۆمەڵایەتیەکە بەشێک لە کێشە و گیر و گرفتەکان حل ناکەوە متمانە ناگێڕێتەوە بۆ نێوان حکومڕان و حکوم لەسەرکراوە یا فەرمانڕاوە فەرمانبەر بێگومان ئەکرێت ئەو تایتڵ و پلە و پایە و پۆست و منسەبانە ئینسان بەکاری بێنێ بۆی خاکی بێ کە خاکی بوو بەرامبەر سیرەکە یا بیکاتە ڕایەڵی پێکەوە بەستن ئینسانی متەواضع ئەو خۆ بەکەم کرد بۆچی بەڕێزە لەناو خەڵکا بۆچی خۆشەویستە بەس ئەوەی کە بەحەق نابێ بڵێ من تەواضع ئەنوێنم چکە کەوتێ من تەواضع ئەنوێنم یعنی تۆ خۆ بە گەورە ئازانی نابێ ڕووکەش بێ ئەکرێ ئینسان بە خۆ بەکەم گرتن بە خاکی بوون گەورەتی ئامانجی خۆی پێکێ وە خۆشەویستی خەڵکش بەدەست بێنێ ئینسان کە خۆ بەکەم گرە تەواضع ئەنوێ بۆچی خۆشەویستە چونکە تعبیر لە حقیقەتی خۆیەکە هیچ کەسێک گەورە نییە بەرامبەر بەخوای پەروەردگار ئینسانەکان هەموو یەکسانن خەڵکێ بۆی هەڵکەوتووە کەسێکی تر بۆی هەڵ نەکەوتووە کەسێک لە بنەماڵەیە کە پۆستێکی دەستکەوتووە کەسێکی تر دەستی نەکەوتووە پێوەر ڕۆژی قیامەتە ڕەنگە ئەم ئینسانە بەختەوەرتر بێ لەو لە دنیادا لە ڕۆژی قیامەت شاکامەرانی زیاتر باش بەڵام بە بڕوای تۆ با شتێکی کەش بڵێم پێ دوانیە زۆرجار ئاڕاستەیەکی پێچەوانە شەیە ئەوە تەقدیسکردن و گەورەکردنەکان لەلایەن خەڵکی خوارەوە وا ئەکا لەسەرەوە تووشی غورور بێ بەشێکی خۆیەتی بەڵام بەشی دووەم ئەمە بەڵێ هۆکارێکی زۆر گرنگە ئەوەجا وتراوە بۆ نمونە ئەگەر دەروێژ نەبێ شێخ نییە کە لەگەڵ ڕێز و حرمەتمان ئێمە بۆ هەموو چین و توێژەکان ئەگەر مەسەرەن خەڵکی ئەگەر کۆی لە نەبێ ئاغا نییە بەشی هەرە زۆری ئاغاکە کۆیلەکان کەەوە ئاغاکان دروستەکەن خۆ بەکەمگرتن زۆر بەکەمگرتنی خەڵکە بەرامبەر بەو کەسانی کە پلە و پایە و پۆستیان هەیە ئەوان واریەکە ئەوان ئینسانەکان مەغڕورەکەن زۆر بەداخەوە تووشی عوجب و غرور و کیبر و ئەو جۆرەشتانیانەکەن گوێی پێمەیە ئاوڕی لێمێرەوە ئەوش دابەزێ بۆ ئاسی خەڵک محەممەد عەبدە قسەیەکی جوانی ئەڵێ کۆیلەی وا هەیە کاتێک کە ئازادیەکەن ئەڕوا لە دوای ئازاد بوونەکە بە دوای کەسێکی ترا گەڕەکە بیکاتەوە بەرمەجە کراوە لەسەر کۆیلە بوونجا هەژار موکریانی لە وازم مەکتەبی چێشتی مجێورایە باز لە ئاغایەکە کە خزمەت گوزارێکی هەبووە ئاغاکە حەزی کردووە جیاوازی نەکا لە بینی بێ لە ناو ماڵ و مناڵەکەی خۆیان خۆشی ویستووە نان بخوا هاتووە چەند ڕۆژێک لەوێ بۆ 3-4 ڕۆژە لەگەڵ ئەوان نانی خواردووە ئۆقەی لێ براوە توێتی ئاغام
ئەوەندە هیزەڕۆنم هەیە بە هەدی ئەدەمێ با بچمە بۆ کۆخیتەکەی خۆمنان لێ بخۆم. خەڵکێک هەیە خۆی بەرمەجە کردووە لەسەر حاڵەتی کۆیلایەتی و خۆ بەکەم زانین بەرامبەر بە خەڵکی بەرامبەر بەخوا ئەگەر ئینسان خۆی بە چەند بەکەم بزانێ ئەنتم الفقراء إلى الله لەحظە و چرکەساتی خۆشی ئینسان ئەوەیە کە هەست بە هەژاری بکە بەرامبەر بەخوای پەروەردگار بەڵام نەیە تەقدیسی خەڵکانێ بکە کەم ئینسانانەش ئینسان وەکو ئەو إن أكرمكم عند الله أتقاكم کێ زۆر لە لای کێ زۆر نەوی بێ بۆ خوا زۆر هەژار بێ بۆ خوا زۆر خۆ بەکەمگر بێ بەرامبەر بە قاپی و بارەگای خوای پەروەردگار ئەو ئینسانە بەرزە و پێویستە ڕێژ لەو جۆرە مرۆڤانە بێ. بەڵێ من کاک یاسین شتێکی وام نەماوە بەرنامەکەم تەواوە بێ ئەگەر جەنابێت دو قسەد شتێکتە بێ پرسیارێکم نەکرد بێ بەر لەوەی کە میانی کۆتایش بە بەرنامەکەی پێم خۆش یانی ئینسان ڕووی خۆی ڕوو بکاتە خۆی لە خۆیەوە بێڵێ اینجا بۆ خەڵیشتر یانی پێویستە ئێمە چۆن بتوانین ئەم هاوسەنگیە بۆ ژیان بگێڕینەوە ئەو زمانەی کە بەڕێزت باست کرد زمانی وەعز و ئامۆژگاری و لایەنی ڕۆحیەکەی ئینسانکەوی بەسێتەوە بە خودداوە بەچی دەسەبەرە بێ وەکو دو قسەت فەرموو. ئێمە پێویستمان بە ڕازگۆییە لەگەڵ خۆمان لەگەڵ خوا لەگەڵ خەڵق پێویستمان بە چرکە ساتێکە کە ئاشنا بینتیایە لەگەڵ خوای پەروەردگار ئەو چرکە ساتێک کە ئینسان ساغە بۆ خوا لەو لەحظەیە دڵخۆشە بێ لە دوای 2 مانگ 3 مانگ کە هەست بەو چرکە ساتە ئەکاتەوە هەست بە هەمان خۆشی ئەکاتەوە چونکە مامەڵەیە لەگەڵ خوای پەروەردگار ژیانی حەقیقی مامەڵەیە لەگەڵ خوا ژیانی حەقیقی ئەو دنیایە کە ئێمە بۆی ئەڕۆین ئەگەر دنیایەکی تر نەبێت ئەگەر جیهانی ڕۆح نەبێت ژیان هیچ واتایەکی نابێ تەنها ژیان و خەوتن و خواردن لەم دنیا ئەگەر یەکسان بێ بە ژیان یەکسان بێ بەوە هیچ بەهایەک بۆ ژیان نییە ئەو لایە حەقیقەت هیوادارم هەمومان پێکەوە ئەو لەحظەی سەدق و تەجەلی بۆ خوای پەروەردگار گرێبەستێکی نوێ بکەین لەگەڵ خوای پەروەردگارە ساغ بین لەگەڵ خوای پەروەردگارە ئاور نەدەینەوە بەلای پلە و پای و پۆست و مەنسەبەکان هەمووی بەکاربێنین بۆ خزمەتکردن بە ئینسانەکان و بە مرۆڤەکان خۆ هەموو لایە موفق و سەرکەوت و سەرفراست. بەڵێ سوپاس بۆ تۆش ئومێدەوارم لە خۆمان و هاوڕێکانمانەوە دەست پێ بکەین اینجا بە خەڵکی تریش بڵێن سوپاس کاک یاسین بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیە سوپاس بۆ وتە و تێگەیشتنەکانت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان دەمەوێت بەر لەوەی ماڵاوایی بکەم سوپاسی سەنتەری ڕۆشنبیری نوری حکمە لەقی سلێمانی بکەم بۆ ڕەخساندنی ئەم شوێنەکە لە بەرنامەکانماندا بۆمان دەستنیشان دەکەن دەتوانین گفتوگۆی معریفیانە لەسەر هەندێک باس و بابەت و چەمکی گرنگی ئاینی و سیاسی و فکری و کۆمەڵایەتی و فەرەنگی بکەین. دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئێوەش کە بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن تەواو بوو.